تەوەری سەرەکی کۆبوونەوەکە بریتێ بوو لەوەی کە باسی پتەوکردنی پەیوەندیەکانی نێوان کورد و وڵاتی میسرمان کرد کە هەوڵ بدەینە سەر بنەمایەکی زانستیانە بنەمایەکی پەیوەندی هاوبەش و ئیسفادەی هاوبەش بۆ هەردوو لە ئەوەی یەکێک بوو لە تەوەری سەرەکیەکان و ڕوونکردنەوە تاتێکردنی پرۆسەی سیاسی بوو لە ناوچەکە بەگشتی و لە هەرێمی کوردستان و عێراقیش بە تایبەتی و تەفاهمێکی زۆر باش هەبوو لە بۆچوونەکانمانە و دەوری وڵاتی میسرشمان باس کرد کە پەیوەندی کورد و وڵاتی مسر پەیوەندێکی مژووی زۆر کۆنی هەیە و ڤیو یا بڵێن و چەند نەزەر یەکێتی نیشتیمانیشمان باس کرد لەسەر ئەم پرۆسە سیاسانەی کە ئێستا بە گشتی لە کوردستان ڕووەدا تەنانەت بە پرسی ڕێفراندۆم و هەموو سەرجەم پرسە سیاسەکان لە هەرێمی کوردستانە ئەوان زۆر بە جوانی تەفەهمی هەڵوێستی یەکێتیان کرد لەسەر ئەو بۆچوونانەی ئێمە کە تەرحمان کرد لەگەڵیانەوە شکردنەوەی وچە نەزەری یەکێتیمان بۆ بەڕێز قونسڵی گشتی وڵاتی مسر ڕوون کردەوە کە هەڵوێستی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەوڵی چارەسەرکردنی پرۆسەی سیاسی لە کوردستانە کە بتوانین بە ئاواتەکانی خۆمان بگەین لە هەرێمی کوردستان.